کەواتە ئێوە داوا لە کەسێکەکەن کە زۆر لێتانەوە نزیکە. چەند خۆشە کەسێ لێتەوە نزیک بێ داواکاریەکانی پێویست نەکات ئیتیصالی پێوە بکەیت و تەلەفۆنی بۆ هەڵگریت. بۆیە فەرمێ فەئینی قەریب، من لێتانەوە نزیکم، ئوجیب دعوة الداعی ئیذا دعان، من جوابی ئەو کەسە ئەدەمەوە کەواتە نزیکیەکەی ئەوە ئەخوازێت کە چی بکات وەڵاممان باتەوە. تۆگەر کەسێ لە پاڵتا بێ نزیکت بێ چرپەیەکی بۆ بکەیت یەکسەر لەسەر خەتە وەڵامەکەت دەسەکەوێت. خوای گەورە فەرمێت فەئینی قەریب ئوجیب دعوة الداعی، وەڵامتانە ئێمەوە ئوجیب دعوة الداعی، هەر کەسێ داوام لێ بکە جوابێ ئێمەوە. ئیذا دعان، بەشەرتێ داوا لە من کە، ئیذا دعانی داوا لە من کە، داوا لە خەڵکی تر نەکە. زۆرمان بینی سبحان الله خۆشەویستەکەم کابرا کێشەیەکی تووشە بێ نەخۆشێکێ بێ دکتۆرا و دکتۆری دنیا ئاکات، ئەمڕۆ نەخۆشێک هاتووە جەماعەت دەڵێن کاکە ئیخساسی ئێمە نییە. ئەڵێ کاکە وەڵڵا ئێران بەخوا لە تورکیا گەڕاومەتەوە، ئێستش ئێوە ڕێگەم نایەن دکتۆر ببینم. ئەڵێ کاکە ئیخساسی نییە، بەخوا بشت بێنێ ناتوانێت چی بۆ بکە. بە پاڕانەوە و خۆی و خێزانی لە ئەخیرا وتومانە کاکە ئەمە ئیخساسی ئێمە نییە، زۆر داوای لێبوردنەکەین، بچۆ بەڵای کەسێکی تر. ئەها داواکاریەکە ئەبێ لە چێ بێ؟ ئەبێ لە خۆی بێ. مناڵت نابێ لە خۆی بێ. فەقیر کەوتووی ئەبێ داوا لە خۆی کەی، مشکلەیەکت هەیە ئەبێ داوا لەو بکەیت، دوژمنایەتیەکت هەیە بێ خۆی بۆ حەلکات، کێشەیەکی دەرونیت هەیە بەس داوا لە خۆی. ئیذا دعان ئەبێ داواکە لە خوا بکرێ.